دوای ئاساییکردنەوەی ژیان و لابردنی قەدەغەی هاتووچۆ لەسەر گەرمیان و کردنەوەی بەشێکی زۆر لە دوکان و بازاڕەکان، هاوڵاتیان و چین و توێژەکانی گەرمیان داوای کردنەوەی مزگەوتەکان دەکەن و دەڵێن وەک چۆن لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە دەرگای مزگەوتەکان بەڕووی نوێژخوێنان داخرا، ئێستا کە مەترسی ڤایرۆسەکان نەماوە و بارودۆخ ئاسایی بۆتەوە دەبێت مزگەوتەکانیش بکرێنەوە. کۆمەڵێک هاوڵاتی قەزای کەلارن و بە نوێنەرایەتی زۆرینەی موسڵمانانی گەرمیان گروپێکیان پێکێناوە و یاداشتێکیان داوەتە لایەنە پەیوەندیدارەکانی سنوورەکە کە تێیدا داوای کردنەوەی مزگەوتەکان دەکەن بەپێی ڕێنماییە تەندروستیەکان. گروپێکمان دروست کردووە لە کەلارە لە کۆمەڵێ گەنج پێکهاتووین گروپی بۆ داکۆکیکردن بۆ کردنەوەی مزگەوتەکان. ئەم گروپە الحەمدولیلا کار و چالاکی خۆی کردووە لەم چەند ڕۆژە و داوامان لە ئیدارەی گەرمیان کردووە، داوامان لە قایمقامێت کردووە، داوامان لە تەندروستی گەرمیان کردووە، لە ئەوقاف لە یەکێتی مامۆستایان کردووە بەوەی کەوا بەرەو مانگی ڕەمەزان ئەڕۆین و الحەمدولیلا گەرمیانیش لە ڕووی ئەو نەخۆشینەوە شکر پاک بۆ هیچی تیان نییە. بۆیە داوامان کردووە مزگەوتەکان بەسەر خەڵکدا بکرێتەوە، بەڕووی خەڵکا بکرێتەوە تاوەکو بتوانین بە شێوەیەکی تەندروست بە حەقت مزگەوتەکانیشمان بۆ بکەنەوە، چونکە خەڵکی ئەبینین لەسەر جادە و لە ژێرزەمینەکان و لە پارکەکانە نوێژی جەماعەت دەکرێت. ئەمە بۆ خۆی گرفتێکە بەڕاستی حەق وایە مزگەوتەکان بکرێتەوە و خەڵکی لە مزگەوتەکانە نوێژ بکەن. لایەنە ئیسلامیەکانی سنوورەکەش لە ڕێی کۆبوونەوەیان لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان داواکاری هاوڵاتیان و چین و توێژەکانیان گەیاندا بەرپرسانی ناوچەکە و داوایان کرد بە بۆنەی نزیکبوونەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە دەرگای مزگەوتەکان بە داخراوی نەمێننەوە. هاوکات داواشیان کردووە ئیدارەی گەرمیان بڕیارێکی سربەخۆ و لامەرکەزی بدات، چونکە گەرمیان جیاواز لە شوێنەکانی تر تا ئێستا هیچ توشبوویەکی ڤایرۆسەکەی تێدا تۆمار نەکراوە و مەترسی لەسەر نەماوە. ئێمە لەو هەوڵانەی کە بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان چەندین کۆبوونەوەمان کردووە لەگەڵ لایەنە ئیسلامیەکان لەبەری گەرمیان بۆ چەند گروپێکی فشار بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان و لەوانەی کە کردومانە سەردانی ئیدارەی گەرمیان و ژووری ئۆپراسیۆنەکانی گەرمیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە دانیشتێکی باشمان لەگەڵ ئەوان کردووە بابەتەکەمان بە وردی خستە ڕوو. یەکێک لەو بابەتانەی کە ئێمە داوامان لێکردن بە حەقیقەت پەڕێوکردنی بڕیاری لامەرکەزی لەم بابەتە بەتایبەتی لە کاتێکەکە بەتایبەتی دەوەری گەرمیان کە تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تێدا تۆمار نەکراوە. مامۆستایان و زانایانی ئاینی دەڵێن هەر لە سەرەتای هاتنی ڤایرۆسەکەوە مینبەری مزگەوتەکان شوێنێک بوو بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و پابەندبوونیان بە ڕێنماییەکان. لە ئێستادا لە دوای نەمانی مەترسی ڤایرۆسەکە دەبێت مزگەوتەکانیش بە جێبەجێکردنی چەند ڕێنماییەکی تەندروستی بکرێنەوە. ئێمە ڕوون و ئاشکرایە لای موسڵمانان، لای جەماوەری خەڵکی گەرمیان و خەڵکی کوردستان کە مامۆستایانی ئاینی هەموو کاتێ پێشەنگ بوون بۆ ڕێنماییەکان بۆ ئاگادارکردنەوە بۆ وشاریکردنی خەڵک لە هەموو ڕێکەوە. بەتایبەتی لەم نەخۆشی کۆرۆنەدا مامۆستایان زۆر وشیار بوون، زۆر ڕێنمایی خەڵکمان کردووە و داوامان کردووە کە خەڵکی ئاگادار بوون، پابند بن بە ڕێنماییەکانی وەزارەتی سەحە و حکومەتی هەرێمی کوردستانەوە. و ئێمە هیچ کاتێک کەم تەرخیمێمان نەکردووە و داواشمان کردووە لە مامۆستایانی ئاینی کە ئێمە گەشتبین بین بەمە ئەم داخستنی مزگەوتەکان من ناڵێم داخستنە، ئێمە ئەڵێن ڕاگررتنی مزگەوتەکان ئەمەش پابندین بە ڕێنمایەکانی حکومەتی هەرێمەوە. وا بڕیارە سبەینێ ئیدارەی گەرمیان لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تەندروستی و ئەوقاف و ژووری ئۆپراسیۆنەکان کۆ ببێتەوە و بڕیار لە کردنەوە یاخود نەکردنەوەی مزگەوتەکان بدات. لە گەرمیان تا ئێستا هیچ توشبوویەکی ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە و هاوڵاتیانیش بە ڕێژەیەکی زۆر پابەندی ڕێنماییەکان بوون، بەڵام بەمانەوەی دەرگای مزگەوتەکان بە داخراوی نیگەرانی لای گەرمیانەکان تا دێت زیاد دەکات. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.